ئەمن ئێستا ئەمە ناتانم ئەوەی بینمە مقارنەی ڕەنج ڕۆڤەری پێ بکەم. برێم ڕەنج ڕۆڤەر خراپە وەڵڵاهی گوناحم دەگاتی، برێم توێتێ سفر خراپە گوناحم دەگاتی، برێم سیارەی ئەمریکی 0 کیلۆمەتر خراپە وەڵڵاهی گوناحم دەگاتی. بەس کاکە هەر بە ئەوەی خۆی مقارنەی خۆی بکە. ئەتوو ناتانم ئێمجێکی سێ بەراوردێکی ڕەنجەکی بکەم، ئەوەی ناتانم، ئەویش باشی خۆی هەیە، ئەوەش باشی خۆی هەیە. بەڵام ئێستا ینی ئەوە ینی ئەگە سیارەی سینی نەبە والله بالله وتلای خوا دەزانی خەڵک سواری بە تولی عمریشی هەدەبات بچوە 2013 و 14 کڕی بە سواری کەونی بە لە بە سیارەی سینە بە فەقی سواری سیارەی سفر هەنە دەبوو. ئەوانەی دەرێن والله بەس فەقیرەکان سیارەی سینی دەکردن، بالعکس